ئەم بەرنامەیە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی دیوان. ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەممەد نووریتان لێبێ. ئایا پێغەمبەری موسڵمانان محەممەد درودی خوای لەسەر بێت لە خوتبە و لە بانگەوازەکانیدا جنێوی داوە وەک لە ئێستادا هەندێک مامۆستای ئاینی لە خوتبەکانیاندا جنێو دەدەن و تەشهیر دەکەن بە خەڵک؟ ئەی ئەسحابە و خەلیفەکانی ڕاشدین کە بە سەلەفی ساڵح ناسراون سوکایەتیان بە خەڵک کردووە لە مینبەری مزگەوتەکانەوە؟ ئەم دیمەنانە هەندێک مامۆستای ئاینی دەبێتە پێشەکی بۆ ئەم بەرنامەیەمان. پێت دەڵێم دەستت بشتێکە و قسەت نووسیوە، تۆ شاعیرنی ساقیتی بێ ئەخلاقی بەدڕەوشتی نەغیرەتت هەیە نەشەرف نە ناموسیشت هەیە. خوای ڕوون تێ بکە لەناو ئەو هەموو عاشوب و فتنەی خوای نەجاتماندا. بە ئیزنی خوای پەروەردگار یا خۆمان لەسەری دانین یا مێشکیان لەژێر پامانە تلێقێنینەوە. داوامان کرد گوتمان خوایە گیان حەزەتی ئیبراهیم عەدالەتی بگەڕێتە ناو مەدەزان چی هاتی ئیبراهیمی دەستی ساسمان لە بۆ هات. گوتمان خوایە حەزەتی زەکەریا نەبیوڵڵا لە بۆمان بێتە ناومان زەکەریا کوڕی عەبدوڵڵا هاتە ناومان. داوامان کۆت گوتمان سەبری حەزەتی ئەیوبمانەوە بینن ئەیوب عەلیمانیان لە بۆ هینا. جامیعەش مؤنەسە و جامیعیش کە مزگەوتەکە مزەکەر و نێرینەیە دایمە نێرینەش هەیەتی بەسەرمێینەیە. چاوەڕێی چ لەو ئافرەتە دەکرێت مەگەر ئەو خوایە بۆ خۆی بیپارێزێت دەنا ئەو ئافرەتە سەلامەت دەرناچێت ئیلا من ڕەحیم الله و هەموو شتێکیش لەسەر مینبەر باز ناکرێت کە چی ڕوودەدا لە دانیشگا و لە جامیعە و لە کولیەکان چ ڕوودەدا کەواتە ئەی ئەو پیاوانە ئەی ئەو باوکانەی کە کچتان هەیە تەخیریان مەکەن بە بیانەی خوێندن تەخیری مەکە گوناهبار دەبێت لای خوای پەروەردگار. بزانە ئەوە تەکفیریە، بزانە ئەوە لەو کەسانەیە کە دەیانەوێت وڵاتەکەتان تێک بدەن کە دەیانەوێت خوێنی میلەتەکەتان حەڵال بکەن لە هەموو کاتێکدا بۆ ئەوەی کەوە ئەو کۆسپە لە بەردەمیانە نەمێنێ ناو ناتۆر بە خەڵکی دەڵێن. بەبێ ئەوەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان بڵێ جەنگ و جیهاد و کوشتار نییە هەڵەت کردووە تێنەگەیشتووی لە ئیسلام. الجیهاد ماض إلى يوم القيامة. لە زیناکار خراپتری ئیتە هەر بەوە کە نوێژ ناکەی تۆ لە هەموو گڵاوێ گڵاوتری ئیتە بەسە یعنی بەسە ئیتە بڵێ لەسەر زەویە لە من گڵاوتر نییە بەسە کە ئیتە تا ڕۆژی مردن بە خۆت نەڵێ چاک تف لە خۆتکەی. کوڕەکانمان بوون بە کچ بەڵام لەبەرەوەی کەس ڕووی نییە بڵێ بە کوڕەکە بووی بە کچ ماشەڵڵا کوڕێکی موسەقەفە کوڕێکی مۆدێرنەیە وەزیر و مدیر و گزیر و مەلا و شێخ و نوێژگەر و نوێژنەکەر هەمووی ڕوتە بەڵام کەس ناتوانێت بە کەس بڵێ تۆ وای چونکە ئەگەر بڵێ ئەڵێن چاوت ڕشکە و پێشکەکە دواکەوتوی نەتزانی نەتفێکە لە کوێستان و لە گەرمیان تێکەڵی و ئامێ. دووبارە سڵاو بۆ ئەم مەبەستە میوانداری مامۆستا جاسم کەلاری مامۆسای ئاینی سوپاس مامۆستا هەروەها سۆران سێوکانی توێژەری بواری فکری ئیسلامی سوپاس کاک سۆران. مامۆستا جاسم ئەگەر لە سەرەتا ئەو پرسیارە لە تۆ بکەم کە بۆ پێشەکی بەرنامەکە ئایا پێغەمبەری موسڵمانان محەممەد درودی خوای لەسەر بێت لە خوتبە و لە بانگەوازەکانیدا بەو شێوەیە جنێوی داوە بەو شێوەیە تەشیری کردووە بەو شێوەیە خەڵکی بچوو کردوتەوە مەلاڵێ فڵان کە ساقتە مامۆسایەکی تر دەڵێ تف لە خۆ بکە یعنی ئەم جنێوانە بۆ لە مینبەرەکانەوە. بەناوی خوای گەورە مهرەبان طبعا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ وەکو لە فەرمودەکانیە وازح یەکێک لەوانە فەرمێ ئینەما بوعیثت لئوتەمیمە مەکارم الأخلاق یعنی من بۆیە نێردراوم بۆ ئەوەی ڕێزی ڕەوشت بۆ ناو خەڵکی بگێڕمەوە ینی ڕەوشتە جوانەکان لە ناو خەڵکیە زیندوو بکەمەوە تەواوی بکەم لە ناو خەڵکیە کە هەندێکی لە ناو خەڵکا هەیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم جنێوی نەداوە بە هیچ نەوع یعنی هیچ شتێک نییە بێ بترێت جنێو ئیلا ئەوەی کە لە زمانی عەرەبیە پێ وترێت شەتم. پێغەمبەر لە کۆتایی ژیانە فەرمووی خوایە گیان هەر کەسێک کە من شەتمم کردووە شەتم بە معنای دوعای شەڕ دێ. پێغەمبەر هەندێک کەس هەیە جاری وا هەیە بە صفەتی ئینسانی دوعای شەڕی کردووە لە کەسێک فەرمووی خوایە گیان دوعای شەڕم لە هەر کەسێک کردووە بیکەرە خێر و بەرەکەت بۆی و لە قیامەتە پاداشتی بدەرەوە لەسەر یعنی ئەوەش هەر بۆ خۆی لە شەتمەکە دەرئەچ.
بەڵام لە خوتبەی جمعە لەبەرەوە خوتبە مینبەری مزگەوت دەستگایەکی ڕاگەیاندنە پێغەمبەری خوا سەڵات و سلامی خوای لەسەر بێ نە تەشهیری کرد و نە جنێوی داوە حتا کاتێ ڕەخنەی گرتووە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموو ما بال ئەقوام یفعلون كذا وكذا چییە خەڵکانێک هەیە بەو جۆرە کارەکەن ئەگەر واز نێرن خوای گەورە میهرەبان عقوبەیان نەدا. یعنی ئەمانە لادرن لە ئیسلام ناتوانین ئەم کەسانەی کە بەم شێوەیە خوتبەیان ناوە من کامە نمونەیەکە ڕەنگە لە یوتیوبە هەر کەسێ بگەڕێ دەیان سەدان خوتبەی تر هەبێ. کاک محەممەد من حەزەکەم شتێکت بۆ ڕوونکەمەوە ئەمانە صفاتی مرۆڤن یعنی هەموو حتا فەلسفەکان گشتی ئەزانن صفەتی هەڵچوون صفەتی عنف صفەتێکی ئینسانی حتا فرۆی دەڵێ ئینسان بریتیە لە گیانلەبەرێکی عدوانی يعني واردة إنسان قابلة عدوانتي تادروز ببرامبر كسي كرخني لك حتى يعني باوري بفرويدي شيء نكبة من حموك هر كسي قصي باش بك هر كسي يكبي ما بيانصصن فيرماني كردوا كاتي الشيطان فيري أبو هريري كرد آيات الكرسي بخينا فرمي صدقك وهو كذوب فرمي شيطان راسي بيتوتوا بلام خوي دروزنا أماني ما مصايني آيني بمشي ويا ناخد بكانا كردويانا تشيا بله طبعا وكو باسم كرا أنا صفتي إنسانين همو مروفي قابلة بو أوي هل بتشا كاتي ديت كسيك ديت سنوري مقدساتي سنوري أو شتيك خوشي أوي أي بزينة كبزان دي أو كترد فعل دروسة بي أما صفتي إنسانة همو مروفي كم شتيتيايا يعني واردة للصحابة لتابعين لأتباعي تابعين لخلقي دعاء ولا ما مصاي عين الروب ده هو كاركا أقرته بو أوي كوا كسانك هندين سنوري خوشويستكي أبزين حتى لدنيا عشق الدلدارية حتى بروسي قصي شاعر كان ك يعني مامۆستا ئەمەی ئەمان کردویانە هەڵچوونێکی دەرونیە پەیوەندی بەوە هەیە سوکات یاخود تەشهیر بە مقدساتی ئەم کەسانەوە کرد. باشە مامۆستا هەمان پرسیار با لە یەکێک لە توێژەرانی بواری فکری ئیسلامی پێغەمبەری موسڵمانان محەممەد درودی خوای لێبێ لە خوتبە و بانگەوازەکانیدا ئەسحابەکان خەلیفەکانی ڕاشتین ئەگەر وەکو باشترین نمونە وەریگرین لە تاریخی ئیسلامە لە خوتبە و بانگەوازەکانیان بەم شێوانە تون بوون. جاري داوي لي بردك من زور قرقم طاعونيا تو بزور هنات من سپاسەکەی لە ڕاستیە ئەگەر بگەڕێنەوە بۆ سیرە ئێمە خوتبەی جومعەمان زۆر بۆ نهاتووە خوتبەکانی پێغەمبەر نهاتووە نەو سیرە زۆر کەم بەڵام ئەوەی کە هەیە لە واقعی خۆیان وەکو مامەسا فەرمووی هەر ئاەتەکە وإنك لعلى خلق عظيم سورة قلم وإنما بعثت لأتمم مكارم الأخلاق وش حديثة صحيحة برسيارك ليرة آي بيغمبر حديثي تري هي مناقص بويا ما بلي حديثي صحيح حديثي بخاري بلي الله هر كسك أسان نصكم بعربي طاولة برنية الله هر كسك فخري كر بباوكو بابيريوا ايوا جنيه بيبن بذكري باوشي وكنيشي ما كان كمان الله مذكر هل بنا رئيسك الله بهني أبيه باشا بذكري باوشي جنيه بيبن وإلى آخره حديثك كسك كتو هي أم قسيكي أو قياسك الله أما بو كسك ك بابلين برامبر بباوكو بابيري فخرك أي كسك كجنوب بيغمبر با أبي جنيه زور خراب تري بيبي أما يك دو يعني بيغمبر محمد درودي خوي لبي خوي وتوتي جنيوي بيبي من نال محمد دوتي أما حديثك البخاري باش علماء باتفاق علماء هرتا زور لعلماء علين هر كسي طلاق بخوا كلا بخاري هم حرفك راسك طلاقي ناكيت أما سلاني شهر زاب الله أما حديث البخاري أنجا دو علين باش بو خواجني ويا أبو مجنونين كاكو شون خواجني ياو مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث أو هيت أمن منعنبه من توينته يعني تولد خواج لقرآني بيروز أجنبي ياو لا من باسي قياسي أوان باشا يعني قياسي أوان باش زور باشا هي تونية ناقل الكفر ليس بكافر باش قصي خلط اشتركم يعني لسر أم أساسانه لسر تشن قصيش يتروك لحديث ولا سيراهاته أوان تبرير بخوانك من اللي قصكاني مع مستا باشا راسا لراسيا بلام كاتك أو سنوري مقدساتي أو آخر سنوري مقدساتي أو يمنيش بو من خو كافر نيم كاتك قصاكم خوشويستي أو أجر بيغمبر خوشويستي بيد دجمني من نية يعني بيغمبر عاشق ومعشوق نية ليلى ومجنون نية مجنون عاشقي ليلى أبو بيه بيغمبر هي مليارها كسا باشا تقيمي توبو أو خطبانة شيا أما تعبيري راستقيني إسلاما نخر جهلك يعني أتنا سر منبر ليش لو خطيبانا كزوش ناس راهو بانا ينهنين لقسيك أوتي كمن كتشو ما سر منبر كاسم بيرنامين هم اشتغلن همو علماء همو زور بي خطيبة كان من أو نخوش نك خطيبة كان من
يا ما قيادة دينية كانش وهني حزب إسلامي سياسي كانش أو مشكلة يعني باشا ما مصا كشونا سر من برهي شان دينا بلو بوي بچمولاي ما مصا جاسم كواتا پیغمبري مسلمانان محمد درودي خوای لسر بیا وکو خود اماجو بیا ناقلی فرنیه بەڵام ئەمە هینەکەیە لە خوتبەکانیان لە بانگەوازەکانیان جنێوی یاوە نخير من وكو خطبة جملة وكو خطبة بلام لحديثات بس أما حديثك يشك لو حديثانك لبخاري هاتوا باش ما مصا والله تو ما مصا شيء يعني تو شارع زايوي بيش مشتاق حديثك او نموني بنا والله كسي طلاق بخوا بلا مو حديثه كان صحيح بخاري راس طلاقي ناكله بله هو بابتك فقهيه حزناك باش ناتي بابتك بس كمان لازم تجي من بلكانو بلام آية بيامر صلى الله عليه وسلم يعني بالنر بوبو يتندو تجي به بيش أو حديثك على فعيروه بهني أبيه أو تعيير الأزمانة عربية بمعنى وتا يعني كاريكي بيبكن يعني قسيكي بيبكن كسكبير يعني بابلين روني بكاتو كباو بابيري بريتين لعورت للنقص لأوشتانا لحالتك كاتي خلقانك هاتوا خلقانك إقطاعي خلقانك يعني هو معنى هناك ما مصاصورا خلقانك ناودار أو تأويله كيف فخري كردوه ما مصاقين كيف فخري كردوه باوكو بنمالو كسي خلقانك إقطاعي دربق ناودار برانبر خلقانك كوان ناودار ناو كمالقا هاتون شانازي من باوكم وايا بيعنصر فرميوتي فعيروه بهني أبيه يعني تعيري بكان باس النقص كاني باوكل كلمة هن لزمان عربي هن لزمان عربية كنيه وكو شون خمان الله هين يعني أرشتك عيبي باوكي داك ما ذكر نعم من بيطلم أود فقيتي ما خندو معنى هن يعني بمعنى باتو بمعنى تشوكي بكر أو غلطها هن لزمان عربي براسر قاموس بك هن لزمان عربي كنيه بوشتكي مجهول كإنسان عيبي بنايبوا يعني ايش تاني عيبي انت نايبون لينا كان بالله باوكت فلان شتي هي لبرتشي امل باش او تاويل لك لا تاويل كان تو تاويل شي تريجيه ما مصاص انا الله بوش ويني اخر دي خوي لزبروسير قاموس كبزان كلمه هن معناها شيء كلمه هن بمعنى كنايه لشتكي مجهول كعيب التنايب لصحيح لغه عربيه بمعنى صحيح حرفك معنى ذكر بياوغي نخير وانيه بهيج نوع اگر اوانيش كوتو انا علم بمعنى تشوك دينك ذكر تشوك يعني شيء بلام سيركه بلام وانيه تشوك كرديتي بلام وانيه ازانم نانا تشوك بمعنى باتوتي تحزناكم او لفظانه بكار بين برحل بو حزناكي او الين اول سيكه او قسي خلق لدمودن برو لقاموسي زماني عربي سركه هن لزماني عربي بمعنى كنايه لشتكي كانسان مروف عيبي بيت نايبوا ان جاء اوان هاتون فخر وشانازيان بس خلكان اما دفاع كرنا لحقي خلكانك تشوساوا تو بي كسكي دولمن وناودار وبنمال دار بيت فخر قبل من باوك اما مصاري كان قيمه جهله اما قسي ما مصا سوران سيوكانيه ام جنيوانا ام تشيرانا بله دو نقطه سوران سيوكاني وكو توجري جواري فكري اسلامي بله من سيكي سلكم القى خمانه طبقات هي مثلا بونمونه 10 جاف هي شاطري هي قرج هي دوم هي تشي هي اما طبقاتك اللي ناكم القى خلكانك زور هن انالين بدسي خلكانكو 10 دار ندين شانازيك ناس بيغمبري خاصه للوتكي جهلان بمشي ويقساكن من نعلم للوتكي جهلان من رمى مرة فعلي انسان همو مروفي كم رد فعليه من بيم خوش بو امش تانت كاك محمد بيش هو برسالم ليبكي تشنمونيه كتبوا بيرمون للدنياي غرامياتي دلدارانا وجوابي اول شيء يا مسر ام زور جرينكا بلام تولا دوا امر الدفع ما قيميلو تكي جاهلنيه بمشي وين تشير بك زور باشا ما مصا امر الدفع شي انسانيه خلق سكاتي بمقدس وببيروزيكاني وكرا والناتشار بمشي وين هلشوا يعني ما مصايش يعني هلشوا بسيارك وي امر الدفع نقي ما جهل وكتو باسك بو معنو كانوا بو بيلي لوتكي جهل باشا ما مصا ساخذ شكل نرد فعله نجنو ببيغمبر دراو نبكس كابرا باسي نجنا كركه كابرا بعد خلق زور هي لتماليا نجناكا او كيسال لدا بس كتكيبو من جوم لو خطيبه بولا قوب خوا باشا ام قصيتان لنا داويو بله زور لو خراب ترجع اولا شرط فعل يا ما مصا بله جامن حسب بيم خوشه ما مصا مزقود بوت برهم هنا الرق توندو تيجي خرافت شلون الرق سلفيه الجهاد كان دروسيا كان توندو تيجي بها مانشيوا خرافتيش تصوف من شو ما تم مزقوتي صوفيا كان دانشتم ملا وهابيت والسلفيات كردو بريك بياي انجليز كرق يهود دروستي كردون اخر صالح وصوصيه يهود لشو كان محمد عبد الوهاب دروس بو دجاتي كرني اسلام شو ما تم مزقوتي سلفيا كان تصوف باهالي قبور وقور برست وكافر ومشرك تنانت زوريش يعني واسير كان كنائب لمزقوتي لخسر قبراني مسلماناني شاب نيجفين او انا مشرك صوفي اما مزقوتي يا قصاب خانيه هردو كان يعني
اما دايره استخبارات ام مزگەوتە بەرهەمێنەری ڕق و هەرچی ئەوانەی چونەتە ناو داعش زۆریان لە مزگەوت بەرهەمێنەری لە ئێستادا مزگەوت بەرهەمێنەری ڕق و خورافەت و تونند و تیژیە بە زۆری زۆربەی مزگەوتەکان بەرهەمێنەری ڕق و خورافەت و تونند و تیژیە ئێمە نمونەی زۆر لەوە تونترەیە بەڵام لەبەر احترامی شاشەکە و بینەران نەمانتوانی ئەو نمونانە هەندێک جنێوی زۆر گەورەی تایە تۆ مینبەرێک کە تۆڵەی بۆ ئەوە هاتووم موعظة وأحسن الأعمال وأحسن الأخلاق بلاو كيتوا بمشي ويجني وبيريا طبعا عفوا باسي عارف خورك عارف خورة أم جني واي بيح باشا زور باشا من يس جوابي بشتانادم طبعا بيش أو حزة كم بينران وجنابي بشتان بزان كم منها تومكم محامية دفاع لما مصايني يعني بكم من كسيكم خوم خلكي مزگەوتەکەی خۆم لەوە چ ئیسە خەڵکانێک هەبن سیرم بکەن ئەزان لە مزگەوتە چەند جار ڕخنم لە مامۆسای ئاینی گرتووە ئێستا بێنە سەرەوە تۆ نەیڵی جواب دەوە من قسە ناکەم نا فەرمو وەڵام بەرەوە بەڵام ئەو پرسیارێکی لێ کردی زۆر گرنگە تۆ مامۆسایەکی ئاینی ئەڵێ مزگەوت ئێستا ڕق و ئەوە نووسیومە جەهل و تونند و تیژی بەرەمێنە وەڵامی ئەوە من جوابی دەدەمەوە ئینشاءالله من خۆم یەکێکم لەو کەسانەی کە لە خوتبەی جومعە زۆر ڕخنم لە مامۆسای ئاینی گرتووە چ لە اتجاهی سەلەفی چ لە اتجاهی صوفی بەوەی کەوا لەسەر منبەرێکتری اتهامەکەن جنێو بە یەکەدەن قسەی خراپەکەن هەمووشیانین هەندێکیان هەن غەڵەت لەم جانبەوەکەن ئەوە با من نێم خەڵکواتێ نەگەی باشم دیفاع بکەم لەولایەنە بەڵام سیرکە بۆ نمونەی ڕەتفعلەکە بۆکو بۆت باسەکەم یعنی لە هەموو لایەنەکان و هەموو شتەکانوکو باسم کرد کەسێک شتێکی زۆر خۆشویست بووە هەموو شتێکی هەر کەسێ هات سنووری بەزان ڕەتفعلی بەرامبەر دروستە بێ ئەمە ڕنگدانەوەی ئەخلاق و هەڵسوکەوت و تربيتي كسكه خويتي سير كمن تنمونيكم لشعري شاعران بوتانا خيرموي بزان سير ما وثق كمن اوي بيغمبر هيتونيه ليلو مجنون مي بيغمبر اي سمن جوابي واش تدمو جوابي كزور ليلو مجنون جرينكتر بيعون صلى الله عليه وسلم خوشويسي لضلي مسلمان انا زور لوزياترا اخر يكشف يعني كسك تو ازاني خوته من جوازاني خوم ازاني ما ازامي خوتين بس لخوشويسي كي كاتيك تو ديت جنيو يعني قصيك يعني سكاتي بخوشويتي منكي بلام قبولناك رد فعلي من هذا حتى من بوخم رد فعل لم بمجورانيه تربيه مواني عائله باوكم وامني بروردنا كرو بلام هاني ما سكاتي يعني شيء ما بس اويا ما بس تقبل ما نبي سكاتي وتانا جنيو بيبدا هجوم كيتصير امش لبران برا اورد فعل ما مستخلص جنونا رخنا كقريه من خوم اورد فعل مني بس من بويا نمونه ادميه بوي لنمونه شاعران دمك الله دنياي عشق وغراميات بريتي لدنياي كي ناسك سكاتي يعني تنها لوا اخر خلقي سكاتي باسلام كدو برموزي اسلام كردو كاك محمد كدو يعني تو اتو ملاك بيضن ما وصل سوران باشا بس تشيكي يا ملايتو بالرواب كي يا ملايتو ما جواب ندمو يتقصنا ما مسا اما بو الله سكاتي سنوري شيء بونمنا من الله اما حديثه ما بونمنا يا سايك نمني بسيط بو بينه هل لمشنا لقل بريستا لقل ملا عبد الحسيب على يردان شوي كأو ملاك وزاناك هاتشي من كابراتشي درد كابرات صرتم ملاك ببي أوي اللي رابي لكلارو بهردك ما أنا أرشيتو بيا ما أنا جويهل نك جاهل نك جويهلش قناتي سهم تصغير إنساني جاهل تيجي أما لا شيء آخر وشيلي خوايا من يقسم كرت وتي جنابي وتي سربرين لقرانات وتنبلي هاتوه يتر أما قصيك بيوز بتفصيلنا هات بس ولد نبرسي شلون ملاكان نيري يسا خوان بنيري خدا دادني لسر زوي نقني كور خوا شيء ما وسا نعوذ بالله خوا داني شنو ما تكفيري خلقك كان حق ملا سيد احمد لسر منبر وتي او مالكي سعوديه شو اسفل السافلين يقلبوا جهل وابو لهبه خويا قلتوش كان باش زورتك والله بدبه ما كاك محمد نوري بيش والله بدم قسم ببري رك استوديو كتنجد يلا او باب زين تاكيد ضمنيا بلام او بسيارش بكينو اولين ملاكان يساوكو نونري خوا قسم نونري خوان من قوم رخنم ما مساي ايني زوره ورخنم زور ليان قرو لخطبه جمعه شارخنم قرو تو منابه ما مسايني ايني هول بدن خوان بكنا نونري خوا يا قسم كان امر خناني من واضحه وخلكيش قيل يبو تاركانشم دس اكيو او كسك قيل يقرو مشتاني بيني من اليوم لا محويك لو شاعراني كناس كتيرين شعري هيا لأنه شعر كان كاتب باسي رقيب أكان رقيب لبلو كاريجري لمحبوبها هيا الله الرقيبة لعنتي عاشق دكي رجم لباتي صق دكي شير يا سمندوك يلا شون هيك طبعا تالترين قصي محوي الله وادل بداغم أزل الرقيب سري برن بو أكلي لحمي أو صقام من دب ما حنبلي الله يقر رقيبة كم سر ببرن
حەمبەلیەکان لەبەرەوە گۆشتی سەگیان پێ پیس نییە سەری ببڕنەچم گۆشتەکەی ئەخۆم دەمەنەمە خوێنی ئەخۆم ئەوەندە یعنی مە باسی لە دنیای عشقایە ڕەتفعلی کەسێکە کە دێت سنووری معشوقی ئەبەزێنێت چۆن وارد نییە مامۆسایەکی ئاینیش قابلە من ئەڵێم ئەم ڕەتفعلانە هەمووی هەڵەیە خۆم ئەو شتم نییە ئەمەی عشقەکە بەڵام بینە سەر مزگەوت بەڵێ بینە سەر ئەوەی ئێوە نوێنەری خوددان بە ناوی خودداوە جاری وایە بڕیار دەدەن بەڵێ ئەوە قسەی سۆران سێوکانی توێژەری بواری ئەم قسە واقعەکە لەبەر چییە هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆچی لەوانەیە جەنابەت بڕۆتە سەر ئەوە پێشتر چەندێک مامۆسای ئاینی گەورە هەبووە کە توانیویانە گۆڕانکاری لەسەر کۆمەلگا بکەن توانیویانە لە کتێب لە نووسین لە چی مزگەوتەکان شاعرانی وەکو نالی و مەحوی و مەولەوی و پیاوانی گەورەی وا پێگەیاندووە لەو پرسیارێکی گرنگی کرد وەڵام بەرەوە ئەوە وەڵامی ئەوە دەمەوە ئەڵێم ئیسە بۆچی هۆکاری چییە ڕاستم لە هەنێ مزگەوت هەنێ مامۆساهن لەبەر نەفامی و نەزانی خۆیان چی ئەکەن یعنی ڕق و خرافەت و دژایەتیکردن و ئەمە تێنەگەیشتنە لە ئیسلام لە ڕاستیە ئەم کارش هۆکارەکە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی مزگەوت پراوێز خراوە لە کوردستانە خەڵکانی پسپۆڕی بۆ دانانن خەڵکانێک هەیە مەسەل بۆ مۆزە پسپۆرەکانە قسە ناکەن پسپۆر نییە مەلا عەلی خان پسپۆر نییە چه پسپۆر نازانم سەرکە هەندێک مامۆساهن مەسەلەن من ناوێنم بۆی تێبگەیت سەید ئەحمەد ئەندامی پەرلەمانە ئەندامی سەرکردایەتیە گرتوو بووە مەلا عەلی خان خۆ دەزانی سەلەفیەکی عالمە مەلا مەلایەکی تو پارتینی سڵاو و خۆشەویستین بۆ مامۆسا بەڕێزانە مەسەی ئەحمەد من هاوڕێکی خۆشەویستم حەزەکەم بزانی ئەزانم بەڵام ئەمە حەقیقەت ئەبێ پەنجە بخەیت ئێمە لەوەتی هەین بەمە تێکەوت تۆ لە ژیان تەجنێ و نادەی نەخێر لە ژیان تا مەسەر ڕەتفعل نییە کەسێک بێت مەسەل جاری وایە سارە لێ خوڕی یەکێک ئێوە بداتە پێشتا یعنی هەموو مرۆڤێک هەڵچوون ڕەتفعل ئەمە ماهیت و پێکاتی مرۆڤ خۆما تووڕابم ئەوە قسەیەکە بەڵام تۆ مەلایەکی زانایەکی قودوەیەکی لەسەر منبەری پێغەمبەر خۆت بە جوێی پێغەمبەر زانی من دیفاعی لێکم بەڵام شتێکی باشە بەس ئەڵێم ئەمە صفەتە مرۆڤیەکەیە کە هەموو فەلسەفەکان و هەموو زاناکانی تۆ جاهیلێک چی مامۆستا لەگەڵ ڕێزمان جەناب بناڵم فەرقمان ئەزانی چییە فەرقەکە ڕاستە جاهیلێک کە تووڕە بوو جنێو ئاوەتی خۆ تۆش کە تووڕە بووی تو جنێودا بارەکەڵڵا فەرقەکە ئەزانی چییە فەرقەکە ئەوەتانێ من جاری وا هەیە کە تووڕە بووم کە میزاجم تێکچوو کۆمەلە لە خانەکانی عەقڵم ڕاگیرێ قسەی خراپەکەم بەس معنەوە نییە من جاهیل و نەفام و نەزان و ئەو مامۆسانە سلوکەکەش دی جەهلە ئەو سلوکە جەهلە ئەوە تربیەتی کەسەکە خۆیەتی من خۆم لەگەڵیانیم ئەو کەسە دێتە ئەوانە جاهیلن من ناڵێم جاهیلن من ئەڵێم ئەو صفەتانە صفەتی جەهلە ئەو صفەتان من ئەڵێم صفەتی جنێودان صفەتی جەهلە بەڵام ئەوانەیە مامۆسایانە کردن بەم ئوسلوبە ئەمە صفەتێکی جەهلە باش ئەوەی مامۆسایانە من ناڵێم ئەم مامۆسایانە جاهل من ئەڵێم ئەم مامۆسایانە مامۆساگەلی بەڕێزن ومێ دەکەم خۆی گەورە میێرەبانی یارمەتی من و ئەوانیش بەکار نێرین من ئەمە ڕەتفعلی مرۆڤە هەموو کەسێکم صفەتەی تیا هەیە هەڵ ئەچێل ناکای کە جاروێ جنێو بە مناڵەکەی خۆیدا جنێو ئەمانە وەڵام لە منبەری مزگەوت مامۆستا من وەکو سۆران ئەوە چەند ساڵە مناڵی گەورەمێ یەک مناڵم بۆ بێنێ ڕۆژێک لە ڕۆژان یەک شەقازلم یاوێ یەک جنێوم پیاابێ لەو پەڕی تووڕە بوو منیشەوە مناڵەکانم لەگەڵ خۆمایسە لە ستۆدیۆ نارتین خێزانەکەم مناڵەکانم بیانێ نەبزان سێ ساڵە فەیسبووکم هەیە یەک جنێوم بۆ بێنە ناو هەزاران جنێو هەزاران جنێو کەکی دەرەنیشت بێنە پێ بۆی پرسیارمە لێ بکرێ بزانە ئەمە صفەتی مرۆڤ یا صفەتی مرۆڤ نییە دەی خەڵک لە سەتا دەی خەڵک آخر دەی قودوە و غێری قودوە ئەم صفەتایەتە چەنەها قاعدە ئەمانە تعبیرە تەشریعیە شەرعیەتی پێ من شەرعیەتی نادەینێ من خۆ شەرعیەتی پێدا باش ئەمانە تعبیرە لە ئیسلام منیش ناڵێم تعبیرە لە ئیسلام من غەڵەتە تعبیرە لە ئیسلام ئەمانە تعبیرە لە ڕای خۆی بەرامبەر ئیسلام ئەڵێ ڕای عولەماوە تەنانەت ئیبن تەیمیەش ئێستا زۆر دقەکانم لەبەر نییە بەم سەرێکی یەک دقی ئیبن تەیمیەت بۆیە مامۆستا خۆی ئەزانێ ئەڵێ بیدعەچی بەس خۆ مامۆستا نەسەکەم پێم مەڵێ نازانم ئێستا لەکوێ بەڵام خۆت ئەیزانیت ئەڵێ بیدعەچی ئەگەر تەشهیری بیدعی کرد ئەگەر بیدعەچی بوو ئەبێ بیکوژیت چەند جارم قسەم کردو بەس ئێستا دقەکە نازانم لە چی سەفحەکە ئەگەر بۆت نەکوژرا ئەبێت تەشهیری پێ بکەیت جنێو و بوختان و تانە لێدان بۆی لە ناو خەڵکای بیشتێنی یاخود هەجری بکەیت مەسەلە هەجر ئاشکرا زۆر باشە من جوابی ئەم قسەی جەناب بەڵام تۆ جوابی ئۆپسیانە بۆ هۆکاری دروستبوونی کۆمەڵی مامۆسا کە ڕق و خرافەت و ئەو شتانە دروستەکەن من ئەڵێم هەیە وەکارەکە گەڕێتەوە بۆ مزگەوت پەراوێز خراوە ئەوم باس کردووە پەراوێز خراوە گرنگی نادرێت خەڵکانی ناپسپۆڕ ڕەخەنە ئەوێ عولەمای بەرزنەوەی بۆ دواسەکە مامۆستا من پێت ئەڵێم من ئەڵێم ئەوانە مەکەرە معیار بەس پەراوێزەکە لەلایەن حکومەتەوەیە لەلایەن وەزارەتی ئەوقاف خەڵکانی پسپۆڕ خەڵکانی وڵا ناپسپۆڕەکان جنێو نایەن مامۆستا نا وانە من پێت ئەڵێم هەر کەسێک سەلەفیەکان حیزبەکان جنێوە زۆر بێ زۆری
من پێتەڵێم ئەوە با من جوابی ئەو قسە بدەم مەسەلەی قسەی ابن تەیمیە باشە مامۆستاژیان بەر لەوەی جوابی ئەو قسێ بیتەوە دەچینە وچانێکی کورت و پاش وچانێکی کورت دێینەوە لاتان. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی دیوان. دووبارە سڵاو مامۆستا فەرموو پێش وچانەکە ویستە قسە بکەی. مەسەلەی ئەو کۆمەڵی قوانین هەیە لە مەسەلەی ئیعدامکردنی کەسێک شتێکی هەیە ئیعدامەکرێ ئەوە مەسەلەی یاسایە لە کاتی حکوومەتی ئیسلامیە. مامۆستا باسی ئیعدام نییە داوا لێبرنەکە هەڵە بیکوشە خۆت. صالح فۆزانیش ئەڵێ ئەگەر ڕەفیقەکەت مۆزەف بوو لەگەڵ نوێژ نەکرد بیکوش. مامۆستا ئەگەر صالح فۆزان یا ابن تەیمیە قسەی وا بکەن ئەم قسەیە زۆر مخالفی ئیسلامە بێگومان شتی وان ناڵێن هیچ زانایەک ناسی قسەی نانە صالح فۆزان هەر بە فۆزان ناسی قسەی صالح فۆزان من صالح فۆزان پرسیان لێ کرد ئەڵێ ئەو ئاەت پیامبەر ئەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده ئەڵێ ئەو فليغيره بيده بۆ سوڵتانە بەس سلطان بۆ هەیە تەغیر بەدەستکە نەک بە کوشتن حتا بۆت نیت وەکو چۆن شارەوانی بۆی هەیە مەسەلەن هەر کەسێک زیادە ڕەوی بکە زەرەرێکی مادی لێ بدە ئەوانە گەڕێتەوە بۆ سوڵتان صالح فۆزانی شوان ناڵێ مامۆستا لەوە چێت من ناڵێم جەنابەت بەست یا بێگومانیا لێ تێنەگەیشت یا تێکەڵیەکەی مامۆستا نەسی فتواکەم لایە نەسی فتواکە هیچ کەسێک ناڵێ هاوڕێت لە پاڵتا بکوژە هیچ زانای هەر زانای وای تۆ غەڵەتە ئەوە مەسەلەی قانونی حکوومەتی ئیسلامیە واز لە قەتلەکە بێنە من باز لە تەشهیر و جنێ و پێدانەکەیەکەم هیچیان ناڵێ جنێو بدە بەس مەسەلەی ابن تەیمیە مەسەلەی ابن تەیمیەیان غێری ابن تەیمیە هەر زانایەک لە زاناکان کاتێ باس لە کەسێکە کەنە لە نەمە حکومی قەتلە ئەمە لە حکوومەتی ئیسلامیە تۆ چۆنی سە حکوومەتی کوردیمانەیە پەرلەمان دانیشێ یاسایەکدان ئاڵا کەسێک سوکایەتی بەرامبەر ئاڵای کوردستان بکە وای پێکرێ عنف تندوتیژی بەرامبەری بەکاردێن ئەمە یاسایەکە لە بەڵام ئەگەر حکوومەتی ئیسلامیمان بێت حەدیثت لە بوخاریا بۆ هێنم بەڵێ ئەو حەدیثانە ئەوانی کەوان منکر ئەگۆڕێ مامۆستاگیان لە کاتی حکوومەتی ئیسلامی بەڵێ کابرای کوێر کەژنەکەی جنێوی بە پێغەمبەردا بەڵێ پێغەمبەر حکمی قەتلیە یا خۆی کوشتی و دوای هاتەوە بەلای پێغەمبەر ئەوەیان یەکێکە لەو ڕووداوانەی کە پیامبەر ئیقراری کردووە لە دوای ئەوەی کە ڕوویداوە مامۆستا حکم لە ئیقراری کردووە حکم لە پێش تەنفیزە تەنفیز لە باش وایە ڕاستە ئێمە سەیکە آخر ئەم قانونی کە جەنابەت تەطبیقیەکەی تۆ دێیت محکەمەی سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەردەمی یان ئەو کاتە خەڵکی کوشتە دوای چۆ بە پێغەمبەری تۆ یەک جار ئەو شتە بووە پێغەمبەر ئەمە یەکێکە لە ڕووداوەکان یەکێکە لەو ڕووداوانە وارد سەیکە کاک محەممەدوی ئیستا ئێمە بین قانونی رووسیا یا قانونی بەریتانیا لێرە محاکەمە بکەین بە قانونی کوردستان ئەوەی کە لە مینبەرەکانە زۆر باشە من داوا لە دەرێنەر دەکەم ئەو دیمەنی مینبەرانەمان کە هەندێک مامۆسای ئاینی تەشیر دەکەن بۆ دووبارە کاتەوە هەر کاتێک ئەگەر ئێستا هەبوو وەڵامت هەبێت تا بەڵێ وەکو باسم بۆ حازرە بە ئەومان بۆ دووبارە کاتەوە بۆیە لەسەرەوە قسە بکەین باش من پێم دەڵێم دەستت مشتێکە و قسە نووسیوە تۆ شاعیرنی ساکتی بێ ئەخلاقی بەدڕەوشتی نەغیرەتت هەیە نە شەرف نە ناموسیشت هەیە خوای ڕوون تێ بکە لەناو ئەو هەموو عاشوب و فتنەی خوای نەزاتماندا بە ئیزنی خوای پەروەردگار یا خۆمان لەسەری دانین یا مێشکیان لەژێر پامانە ترێقێنینەوە داوامان کرد گوتمان خوایە گیان حەزەتی ئیبراهیم عەدالەتی بگەڕێتە ناو مەندەزان چی هات ئیبراهیمی دەستی ساسمان لە بۆ هات گوتمان خوایە حەزەتی زەکەریا نەبیوڵڵا لە بۆمان بێتە ناومان زەکەریا کوڕی عەبدوڵڵا هاتە ناومان داوامان کۆت گوتمان سەبری حەزەتی ئەیوبمانەوە بینن ئەیوب عەلیمانیان لە بۆ هینا جامیعەش مؤنثە و جامیعیش کە مزگەوتەکە مزەکەر و نێرینەیە دایمە نێرینەش هەیەتی بەسەرمێینەیە چاوەڕێی چ لەو ئافرەتە دەکرێت مەگەر ئەو خوایە بۆ خۆی بیپارێزێت دەنا ئەو ئافرەتە سەلامەت دەرناچێت إلا من رحم الله و هەموو شتێکی لەسەر مینبەر باز ناکرێت کە چی ڕوودەدا لە دانیشگا و لە جامیعە و لە کولیەکان چ ڕوودەدا کەواتە ئەی ئەو پیاوانە ئەی ئەو باوکانە دووبارە سڵاو مامۆستا ئەوانە ودی ئەمانە ئیتر تەشیر ئەگاتە حاڵەتی تەشیرکردن بە هەنێکی تەشیر نییە ئەوەی دکتۆر عەبدولواحید ئەوە باسی بابەتێکە کاکاتی خۆی منافەسەی لەبێن کەلیمەی مذەکەر و مؤنەثە ئەوە شتێکی ئینە زۆر ئاساییەکە تاو باش مینبەری مزگەوت تەسیری هەیە ئێستا لە عالەمی ئیسلامیە و بەشێک لە داخرانی عالەمی ئیسلامی دەگەڕێنەوە بۆ وەی مزگەوتەکانمان بەرەو داخران دەڕۆن بەرەو تونند و تیژی دەڕۆن بۆ لە عالەمی ئیسلامیە قاعدە سەرەڵایە تالیبان سەرەڵایە داعش سەرەڵایە دوای داعش خەڵکی تر سەرەڵایە ینی بۆ لە عالەمی ئیسلامیە گروپی مسالم و متەنەویر دروست نابێتەوە بۆ ئیبن ڕوشد و محەممەد عەبدە و جەمالەدینی ئەفغانی دروست نابنەوە وازم پێشتر ئاماژەشم بەمەدا
لا لما مجتمعي خۆمانی حاليا لەبەر ئەوە يعني ئەم جوابێکی سیاسی هەرچەند بۆ من بەڵام زیاتر لەبەرەوەی سەرکردەکان زیاتر مەشغوڵی مەلەزات و ژیانی خۆیانن و ئەوانە سەیطرەی عالم سیاسەتێکی جیاوازین ئیتر بۆ خۆی مزگەوتەکان ئیهمال کراون کە ئیهمال کرا خەڵکانی ناپسپۆرت خەڵکانێک ناشارەزا ئەشنە جێگەی خۆیان ئیهمال کراوە خەڵکێک بە معنای کەلیمە پێ بگەێنن خەڵکێک بە معنای کەلیمە پێ بگەێن ئەمە خاص بێ بۆین کۆمەڵە دەورات خاص کۆمەڵە تەنبیهات و کۆمەڵە ڕێنمایی بۆی بدەن خەڵکی چاک بخەنە جێگەی بۆی جنێونەدا پەیامەکەی خۆرگەیشت بەڵێ پرسیارەکە بەنەوە ئایشیتر عالەمی ئیسلامی بۆ بەرەو داخران ڕۆشتووە بۆ ئەم مینبەرانە ئەوەندەی کەسانی بەشێکی زۆری کەسانی بەرەو داعش دروست کردووە کەسانێکی دروست نەکردووە هاوشێوەی محەممەد عەبدە و جەمالەدینی ئەفغانی ئەوانە پرسیار دروستکەن لە دین ڕێگەم بە یەک نمونە بێنمەوە مامۆستا حەزەکەم و یەک وەڵامم باتەوە جەناب شێخی خوێنی و بیستووە خوێنی کە محەدیثێکی گەورەی میسرە بەڵێ ناسی باش جۆ لەم قسەیە بگرە کە لە یوتیوبا هەیە ئەم ئێوارێژی هۆم دەکردوت ئەڵێ مشکلەی مصر اقتصادی نییە مشکلەی مصر نەبوونی جیهادە ئەگەر حکوومەت قرار بە هەر ساڵی پەلاماری وڵاتێ با بچێ کەنیزەکی لێ بگرێت کۆیلەی لێ بگرێ ماڵەکانیان بێنە تەوزیعی کا بەتر خەڵکە یاچێک چوار کەنیزەکی بەرەکەوێ پێنج پیاوی بەرەکەوێ ئەوە نە سەر مەڕی بەرەکەوێ مشکلەی اقتصادی نەما باقی وەسەلام وعەلەیکم السەلام ورحمەة الله وبركاته ئەمە یەکێکە لە عالمە گەورەکانی عالەمی ئیسلامی لە حەدیث و محەدیثە مامۆستا خۆی ناسی تۆ باسی محەممەد عەبدەی چین بووەکەی باسی ئەفغانی چین بووەکەی باسی کەواکیبی چۆ کەوکەبەکانی تر تەواو ئەوانە نەمان ئێستا سەلەفیەت دنیای خواردووە یا سەلەفیەت یا ئیسلامی سیاسی هەردووشیشان توندڕە و هەردووشیان هەڵچوی دایم هەمومان قسەکانی مامۆستاکرێکارمان بیست هەر کەسە جنێویە یەک فیشک بنێ بەسەر بیکوژە بابوو کوژنەوە باشە ئێستا مزگەوتەکان چی بەرهەم دێنن درێژگە لەو سێ خاڵەی کە لەگەڵ ڕێزما کە هەمومان خەڵکی مزگەوت بووین و ئاهلی مزگەوت بووین و ئاهلی مزگەوتین زۆربەی زۆری مزگەوتەکان جەهل و خورافەت و داعش بەرهەمێ هەموو داعشەکان لە مزگەوتا گەورە بوون ناتوان بڵێم بیر بەعزێکیان لە سجنەکانە لەسەر دەستی ئاهلی مزگەوتەکانە گەورە و مامۆستا با قسەی تر بکەم من خۆم لە مزگەوتا پێم وتراوە کە من ناڵبووم گەنج بووم تۆ چۆن بە قسەی باوکە دەکەی باوکە وەکو باوکی حەزرەتی ئیبراهیمە ئەی نازانی ئەبوو عوبەیدە لەسەر لە پێناوی ئیسلامە باوکی خۆی کوشت ئەم قسەی سەدان جار لە مزگەوتا پێم وتراوە وەڵام طبعا بۆ دیفاع لە مزگەوت ناکەی مامۆستا من چۆن دیفاع لە مزگەوت چۆن ناکەم تۆ هەڵم منێ من پێویست ناگە نانە مامۆستا بەس ئەوە باسیەوە کاڵێت زۆربەی مزگەوتەکان ئەم جملەیە مامۆستا بەڕێزایەتی بەرامبەر مزگەوت ئەڵەم زۆرینەی مامۆستا ئەڵەم زۆرینەی طبعا ئەوەی کە مزگەوت کردوێتی وەکو نازم ئاگای لێ بۆ ئاگای لێ بۆ ئەوەی لە ئیسلاحی بینی ژن و پیا و ئەو هەموو کێشە ئەو دوای باسی هەیە ئەو شانە هەموو ئیسلاح ئەو دوای باسی ئەخلاق جوانە ئەو هەموو تربیەتی کە مامۆسایانی ئاینی فێری مناڵیەکەن لە دایک و باوکیان بگرن ئەو هەموو سلێ ڕەحمە دروستیەکەن لە بین خزم و کەسوکارە ئەو هەموو ئەخلاق جوانی لە مزگەوت بڵاوە بێتەوە تۆ دێی کۆمەڵێک قساڵە مەسەل بۆ نمونە کەسێک دێنی لە ئەبوو ئیسحاقی حوێنەیە هەر کەسێک کە من بڕۆ میسە بکەومە ناو مافیاکانی ئەمریکا بێنم ئەمریکا دەرەکەم بۆ نازانم چی ئەمە عالمە مافیا نیە بۆ مافیا تۆ نا یەکێکە لە محەدیثە گەورەکان مەبەستم گروپی مافیانیە مەبەستم خەڵکانێکی سیاسی هەیە کە خوێنی مەلایەن خەڵکی ئەمریکا جاهیلە مەبەستم ینی ئەخر ئەزانم ئەم ئیطلاقەمی شەتوانم بەس مەبەستم چییە لەمە مەبەستم ئەوتانێت تۆ دەیەکەویتە ناو ردود فعلی من بۆی لە ئەوڵە سەرەتا تەرکیز قسەی سەلەفیەکان و بێن یەکی لەوە باشتر نییە من ئەڵێم مرۆڤن بەشەرن لەبەرەوەی مە ئەدامان زۆرە لە 190 چاکە پێشکەشین لە 100 لە 100 هەرچی قسە جنێوە ئێمە خوتبەیەکمانێ لەم پەر بۆ پەر باسەکەین لەناو ئەم وتارا کاتێ باسەکەین بۆ خەڵکی نابێت لە سەرەتا تا ئاخیر بەس باسی تارات و دەستنوێژ بکەین لەناو کاتێ باسی بابەتێکەکەین لە ناوینەکانت نمونە دێنینەوە نمونە بە نمونی عقلی دێنینەوە ما بس من دفاع لواء كان مامۆسا من وتم بيت ئەوە شتێکی باشە من لە مامۆسا بەڕێزانە ئەم قسانیان جیهادەکە وهموش ئەوانە غەڵەت نەبوو ئەو مەسەلەی جامی و جامیعەکە بۆی خەڵک غەڵەت عەبدولواحیدەوە هیچ نییە قسەکانی ئەم جارێک کە دیفاع لە داعشەکە مامۆسا مەبەستم سیرکە من حەقم لە دیفاع لە داعش من باسی هیچ گروپ و سیاست و شتە ناکەم بابەتەکە من باسی عنفە لە مزگەوتە ئەوەی دکتۆر عەبدولواحید باسی مەسەلەی منافەسە بین مذەکەر و مؤنەث ئەوەی دکتۆر عەبدولەطیف ئەسڵەن شتێکی ئیسلاحیە باسیەکە من ئەو ئیسلاحی بەوەی کە ئاڵێ ڕێگامەیە کچەکانتان بە بیانووی خوێندنەوە بڕۆ شارەکان کەی واڵ ئەڵێ ئێمەمان جۆریە بوو نانە وا تێگەیشتم لە قسەکەی وتارەکەی لەم پەر بۆ پڕ ئەڵێ پەلە بکەن لەوەی بیان دەنەشوو بۆەوەی ئەکەونە ناو ئەو فیتنە و موسیبەتە لەوانەیە خوا بەس خوا ڕەحم کات تووشی و فیتنە هیچی ئەزانین چەنەها کێشەی ئەخلاقی ڕوویداوە چەنە ئەوە ئیسلاح مامۆستا دکتۆر عەبدولەطیف فەیڵێ هیچ کاتێک ئەوە هجومکردنە سەر
خەڵک نییە و ئەوانە هجوم نین ئەوانە ئیسلاح و ئەو هەمووی ناڵم ئەوەی جنێوە ئەو قسانی کە جنێون ئەو قسانی کە جنێون قسەگەلێکی ناشرین من داواکەم لە مامۆستا بەڕێزەکان ئەو مامۆستانەی کە گویان لێمە ئەم قسەی منە وەکو کوڕێکی خۆیان وەربگرن من ئەڵێم ئەم قسانە قسەی جوان نین باشتر وایە بۆ ئێمە وەکو مامۆستای ئاینی لە جاتی جنێ و بێن ڕەدی بدەن وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن یەهود جماعة يهود هاتن بلا پیغمبر خدا صلی الله علیه و السلام علیک پیغمبر فرمی و علیکم دایک عایشه تو ربو فرمی و علیکم السلام ولعنة الله فرمی دایک عایشه دایک عایشه فرمی عایشه بوچی بیان الله ولعنة الله بو لعنتي عليك يعني پیغمبر صلی الله علیه و القرآن لعنتي لك ما بس بوچی من غضب الله عليه ولعنه وأعد له جهنم او لعنته او هنيك اخوا خويتي مثلا بون من شلون بون من كسيك لدنيا جيت لعنة الله على اليهود كلمه لا مساله كلمه لعنه سو باشا اما بين سروا او انا هنيشي اصلاحين رنق الرد فعلك بيتون بي يعني ما مصصوران بو كسيك دلي فلان واو سكايت ياخذ تشهير بدينك بيلا ما ازادي وباوري بازاديه بلان بعكسه كسيك رد فعلي شي ما مصايشي اينيه بودل قد نموت او تشهير بدينك رد شان بوستيش شان باقي مقالش مقصر ونسيوه تكا الدين لنا امكم القي اما بوتا كلتور يعني لنا كروموسوم كاني تاجي مسلماني اما الدين هل كان راو باش تياتي قصب الدين مالن يا ما الدين ما نفوتاو يا خلق خوانا ما ولا خلق إذا خواجي رقاوي خواجي جلاد خواجي بياوكوش خواجي قامشي بدست تو سيدي كشاب كي لبشتمل بها تو قصيب كي كفرك وملي اللي بكنوا خوا بو يسال لا خلق جوران لا خلق لا خوا غفور رحيم بو اشتواي يعني شيء هوكاري بو او يعني خوا بو زناني سلفي مذهبي سلفي ومذهبي اسلامي سياسي ام دوان هردوشي زناني كوني اما چنجار امام باس كرو كابراجي مزر سبيو كون ماموستا پیاوی باش مناڵی لەگەڵ مناڵی منایە کرد خۆی لەگەڵ مناژنی بۆ هێنای وانە ژنی تەلاقەیە سڵحی ئیجتیماعیە کرد تەنانەت شۆڕشەکانی زۆربەی لە مزگەوتەکانمانەوە دەرچوون ئەدیب و زانا و فەیلسوف بوون طبعا بەشێکی و ئەدەب و زانا و فەیلسوفای ئەوە نیە کە ئەوانە مەلان وەختی خۆی مرکزی خوێندەواری تەنیا مزگەوت بووە خۆشوێنێکی تر نەبووە مەکتەب نەبووە مەکتەبی ئەهلی نەبووە هەرچی دەرچووە لە فەزلی کەم ناکات مامۆستا مزگەوت پەروەردەی کردووە باسی مزگەوت يعني من باس كم كرنو ناكم باسي وصفي حالتك كم متدين يجبون شاعر يجبون الشيخ رزاي طالباني الشعر فاضحه كان يبينين وصوفيشه بلا مثلا ما مساعد السلفي قصيك بنوع يبكى يقصر تكفير دكا الشعر يقبل توزي غزالي فيها تفسيق دكا باشا كاك فارق سيجي ملا نابق سلا ادبابك طبعا قصك كاك فارق راسته ما بس ملا اديب نيه او ملعنيك ببي شرع ادب هلا كوتا بيتوا ملا بيزناك لسر هم اموري شي حياتي قصيها بها يقومان باش ما مصا ملا كان ما لسر هم اموري شي حياتي قصيها هي يعني مثلا لمن بركانه و باسي همش تكراوه ممكنه باز بكري هو كاري هي ما مصايك يعني ثقافتي ما مصايك لما مصايك كتير اقور فرقي هي مثلا بو نمونه من زور اهتمام بجانب الشعر وادب هيا زور الشعر من بره زور ادب شعر بكاردين يا مثلا بنمونه من ماويك تصليحي كمبيوتر مكردو لا دوكاني كمبيوتر ابوم ما مصاب بلام جاري ويا ما مصاي بس من باس علوي همتك بو جنج قساكم شلون جنج برز بيتو اما جاكم بويكا او كسي كمبيوتر يدروس كر او معناه باش والله ما مصاي مصر عليه واسا اوروبا وامريكا برو اسلاميا يعني هندي شد بلاو دكريتها كدتشيتها حالتي افسانه واتشيتها حالتي قمان كردوا والله تروكو بيتمد او هر كسي قرته بس ثقافته ويني خوي اذا امكن على الراجعنا يعني هم برنامج بيشكش كان هيك اخلاق وياك بنما هي سيارك او ما مصا من بري مزقو لاستادا شلون من بريكا من رخنم زور قلت ولا من بري مزقو ببي اوي كوا يعني لا رخنا لايتو من بري مزقو شلون من الله من بري مزقو بعام جاي كباب لاو كدنوي اخلاقي جوان فير كدني خلق دور خصنوي خلق لا باخلاقي فساد لا رزنقرن لا جورو بتشوف دايكو باوك مفهومي باخلاقي وفساد لايتو شو مفهومي هيك باخلاقي وفساد يعني مثلا اوي لايتو ببورا باخلاقي رنق لا يشك بريتينا بها شكا باخلاق وشي نسبيه باش درو كردن باخلاقها بالنسبه ثانيه هيك كاس لجاني تاريخ انا يتو من برفيري خلقك قال درونك راسغوي اخلاق جوانيه هيك كاس كم شتينا يتو واني مزقت خوي شاكا كاري من بر خوي دروبكا اي هو كسكيت دروكا من بيطلع محمود جاكيت شلون من بر دروكا والله او زور بي ملا كانوا زانا كان مانو داعية كان يشبان بوقي عندني إسلام بنابنا بردرو تو كاتي علي زور بي يعني ما تعميمك زور تو بيت داتات لبردن بي أشكره نا زور بينا خلق من بيتلم واردة قابلة يعني إنسان
ئەو جملەیەشی کەی تۆ بۆ زیاتر بگات چونکە مثلا بۆی جوانی ئیسلام سلمێنێ حديثك إيماني ضعيفة نية أو كات حديثك صحيح لا أبا أمريك دو مثلا فلاني كوري فلان ماركز وايد برامبر بيغمبر برنامج شو وايد ألقاك أم قصانا مصدرك مبري مصدرين نییە کارەکە گەڕێتەوە بۆی کەسێکیان داناوە هەکبەی چۆڵە شتی پێێنێ بۆی دێتە گەڕێت بەداوام شتانە من وکو باسم کرد واردە لە مزگەوت تا خەڵکانێک هەیە ئەگەر قسەکەم لە تاریخی ئیسلامە سەدان هزار حەدیثی درۆدانراوە پیاوانی چەک داناوە يعني زاناند مثلا تو شلون بيواني تعميمانه توزي من نظر تقبل ناكري لام يعني ما شلون بيواني تشاك داينا اقرب بدلنا بقصه كم دوي نوحي كوري ابو مريم بيستوى تاريخ يعني ليش قال العلماء وزهداء وبياو شاكا هذا قولكاني بصره بلى وي لسه مرجع اعترافك الله دهزر حديث بناي بيغمبر ودانا بلى بس انا لكتبي زانا كان ايه حالنا بابي جرح يعني بابي تعديل يعني انا نخوش انا کەس پیانزم ئەفەرمێ هەر کەسێ درۆم بەسەر بکات جێی خۆی لە ئاگری دۆسترا لە پێ پیاوی چاکە باشە قسەکە تاوکە کەوتیان تۆ چۆن بەدەم پێغەمبەرەوە درۆکەی لە کاتێکا پێغەمبەر فەرمەتی من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار ئەمە حەدیثێکی متواترشە نەک صحیح بێ متواترە يعني بەڵێ وایە مامۆستا خۆی تێگا وەختی نییە ئەڵێ أنا أكذب له لا أكذب عليه أكذب له لا أكذب عليه يعني من دروي بوكم نك دروي لسر كم لدجي لك يا وشاشي خويا عنده هزار حديثي يجنب ذاك يجنب هزار حديثي شلون هاتشي أحاديثي ترغيب وترهيبة باشا ضعيفة أمانة زادي أو أقلا باشا أمانة أما مصاعين يعني زور نكر وما مصا ما يجوز لي أما هو بدي ورا بس عثمان يكون عفانك جندلترين سرتاي جندلي لتاريخ الإسلام لا عثمان يكون لفترة خلافة عثمان خوينا لفترة خلافة عثمان يكون عفان ودس بيك ورا بس بك هالشيء ما لا تكفير دك فيهم خوش نية استا هجوم كين سر هيج ينكو جري أوانية مناقشة أولانات كم تكوب بابتك ميجوية هتوم مناقشتكم وبن تيمية كتاب ذو النورين عيك بيك يا مين رداوتو بهرحال من بابتك هزاران كتاب لسه الموضوع بهرحال أرزكم من ألم فترة عثمان نالم عثمان خوي عالمي إسلامي بلو شو دروات لدواي يورستني أم خطابانا لإستادا بخنوي توبو أم فكري إسلامية عالمي إسلامي بلو شو دروات ما وصلتني صراحة من إيمانا بحتميتي تاريخنية إسلام يسود وأم قصانا بلا منه قال تجارية تاريخ حتميتي تاني أو بس حتميتي تاريخك كساني ديكتاتوري توتاليتاري كواتل لا دواء دين بيبقى تنامز جو تكان أمشوا لا جرينجاي بله هتلر حتميتي تاريخي أبو موسوليني هيتي كومونيزم الإسلام كان شان يقدقه أو كليرا رؤية شيء أو صراعية شيء أتواني صراعك بجواني بري وبرين دين أجر أمتواني من كومال كان من بروكرانو وبرين دين لشون يخوادانين دنيا لشون يخوادانين يعني يبي دين للدنيا إسا دين ودنيا تيكل يكرا لا تواني جايكي تو ما مصر بس أبي جاكري أوي وأزاني الدين جي أكاتو للدنيا خيال بلاو بس أبي جاكري أبي مؤسسات جاكري زور باشا والله ما أو قصيدة بيتكم ما ومنا ما الدين أبي للدنيا جاكري توا كاري إيوا لمزجوتا كان نك تداخل كده إن حياتي إنسان بله طبعا أو كسب زاني أو بنواتي جم بكورتي أو إلا الدين تيبقى أزاني الدين همولا أنا كان يجاني تيايا هر لاني أخلاق وسكوت تعامل كرين لقال خلق وتعامل بيوندي مروف لقال مروفا لقال خوا لقال خدي خويا لقال خزم دورو برو كسكارة كانيا أما أنا اشتكن توبلي والله أو بس لما زقوتها أو اشتكي بيجومان غلطة بس حزة كم والله مي أوش تبدأ واحد سموزعانا بكورتي كادنا ما زان بله زانا كان مسألة بجورك تقييم حديثي ضعيف وموضوعين جاكر دوتلي كذي حتى استا بكمبيوتر دانا ونان توانيو بود دقة بيكن يعني تصور زور باشا ما مصاجر ما هو نما ضل نيابة ما هو نما هیوادارم ئێوە بڕیاردن بەشێک لە ڕاستی لای کامیان بوو سپاس. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی دیوان